بۆ ماوەی 8 ساڵ قاوەی کوردی بەناو وێنەی کوردەوە لە بازاڕەکانی فەڕەنسا و جیهاندا بوو. قەزوانی جوولەمێرگ و ئامەد و مێردین و باتمان دەکرایە قاوە و دەنێردرایە دەرەوە. قاوەی کوردی چۆن بووە تورکی؟ لە ساڵی 1850ەوە تاوەکو ساڵی 1930 لە شارەکانی باکووری کوردستان قەزوان کۆ دەکرایەوە و دەکرا بە قاوە، پاشان دەنێردرا بۆ فەڕەنسا و لەوێ لە کیس دەنرا و بۆ ماوەی 8 ساڵ بە ناو وێنەی کوردەوە لە سەرجەم وڵاتانی ئەوروپا و جیهاندا دەفرۆشرا. ئەوەی قاوەی قەزوانی کوردی لە قاوەی دیکە جیا دەکردەوە ئەوە بوو قاوەی کوردی کافاینی تێدا نەبوو، بەڵام کاتێک کۆماری نوێی تورکیا دامەزرا دەست کرا بە گۆڕینی ناوی شار و گوندە کوردیەکان بۆ ناوی تورکی. بە هەمان شێوە ناوی قاوەی قەزوانی کوردیشیان گۆڕی بۆ قاوەی تورکی. کوردیبوونی قاوەکە. قاوەی قەزوان لە ناوچە شاخاوی و کوردیەکانی باکووری کوردستانەوە بەرهەم دەهێنرا و هەناردەی وڵاتی فەڕەنسا دەکرا و بووە براندێکی جیهانی ناسرا و پێکاتێک قاوەکە لە دارەبەند دروست دەکرا و تام و بۆ بەرامێکی ئێجگار خۆش و سروشتیە. کورد خۆی پێی دەوت قاوەی قەزوان، فەڕەنسی و ئەوروپیەکانیش پێیان دەوت قاوەی کوردی و لە ماوەیەکی زۆر کەمدا بووە پڕفرۆشترین قاوەی ئەو سەردەما. ئەگەر سەردانێکی شارەکانی باکووری کوردستان بکەیت تا ئێستاش هەست بەو تام و بۆ چێژەی قاوە کوردیەکان دەکەیت. شارەزایانی جوگرافی دەڵێن جگە لە ناوچەکانی باکووری کوردستان هەموو تورکیا بگەڕێیت دارەبەنێک نادۆزیت. کاتێکیش لە فەڕەنسا لە کیسە دەنرا سەرەتا هەر کیسەیەک 100 گرامی تێدەکرا، دواتر بەهۆی پڕفرۆشیەوە کیسەی 200 گرامی و قوتووی 1 کیلۆییش دروستکرا. کیسە و قوتووەکان وێنەی جەنگاوەرێکی کوردی سەدەی 17 لەسەر بوو، بەجل و بەرگی کوردیەوە وێنە کێشێکی فەڕەنسی وێنەی کێشە. گۆڕانی ناوەکەی. دەوڵەتی عوسمانی دەوڵەتی هەموو پێگاتە و نەتەوەکان، بەڵام دوای ڕووخانی کەمالیەکان کردیانە دەوڵەتێکی تورکی شۆڤێنی و کەوتە دژایەتیکردنی هەموو ئەوانەی تورک نەبوون بە تایبەتی کورد. لەو چوارچێوەیەدا ناوی چەندین گوند و شاری کوردیان گۆڕی بەهی تورکی و کارگە و کۆمپانیا فەڕەنسی و ئەوروپیەکانیان ناچار کرد ناوی قاوەی کوردی بگۆڕن بۆ قاوەی تورکی. ساڵی 2013 ئەو قاوەیی لە ئێستادا بە قاوەی تورکی دەناسێت لەلایەن ڕێکخراوی یونسکۆی نەتەوە یەکگرتوەکانەوە وەک میراتێکی سروشتی تورکی تۆمار کرد. شۆڤێنێتی تورک بەڕادەیەکە هەر شتێک ناوی کوردی پێوە بێت دژایەتی دەکات. لە سەرەتای ئەم ساڵدا باڵێزی تورکیا لە سربیا داوای لە حکوومەتی ئەو وڵاتە کرد قاوەخانەیەکی کوردی بە ناوی قاوەخانەی ماکسیمدا بخات، تەنیا لەبەر ئەوەی لە قاوەخانەکە نووسرا بوو قاوەی کوردیمان هەیە.